لەم وڵاتە جوتیاران مەڕەکانیان دەکوژن یان دەیبەخشن. ژمارەی ئەو کەسانەش کەم بووەتەوە کە ئامادەن مەڕ بە خۆڕایی وەربگرن. کۆمەڵەی گۆشت و ئاژەڵداری هۆشداری دەدات و دەڵێت پێشبینی دەکرێت ئوستورالیا ببێت بە وڵاتی مەڕەکان. زۆری گۆشتی مەڕ لە ئوستورالیا نرخەکانی دابەزاندووە و هەندێک لە جوتیاران مەڕەکانیان دەکوژن یان دەیبەخشن. بەپێی ئاماری کۆمەڵەی گۆشت و ئاژەڵداری ئوستورالیا، نرخی گۆشتی مەڕ لە ساڵی ڕابردوودا لە وڵاتە لە سای هەفتا دابەزیوە و گەیشتووەتە $1.23 بۆ هەر کیلۆیەک. تیم جاکسۆنی ئەندام لە کۆمەڵەکە دەڵێت ژمارەی مەڕەکان لە ئوستورالیا 78 ملیۆن سەر و بەرزترین ئاستی ژمارەی مەڕە لە دوای ساڵی 2007ەوە. دەژڵێت زیادبوونی ئاستی بارانبارین بۆتە هۆی گەشەکردنێکی بەرچاوی گژوگیا لە ئوستورالیا و دەرفەتێکی نمونەیی بۆ بەخێوکردنی مەڕ ڕەخساندووە. سەرۆکی کۆمپانیای بەرهەمهێنەرانی مەڕی ئوستورالیا دەڵێت زیادبوونی لە ڕادەبەدەری مەڕ لە وڵاتەکەدا بۆتە هۆی ئەوەی شوانکارەکان مەڕ زیاتر لە کێڵگەکاندا دەهێڵنەوە لە بری ئەوەی قەڵەویان بکەن و ئاژەڵەکان دەنێرن بۆ کوشتارگە و بازاڕەکان. لەو بارەیەوە ستیڤ ماککوایر جێگری سەرۆکی گروپی WA Farmers کە تایبەتە بە کوشتوکاڵ دەڵێت جوتیاران قازانجەکانیان بە شێوەیەکی بەرچاو کەم بووەتەوە. ئەوەش دەبێتە هۆی ئەوەی بیر لە لەناوبردنی مەڕەکانیان بکەنەوە. جوتیاران زۆر پێیان باشترە ئاژەڵەکان ببەخشن وەک لەوەی بیان کوژن. بەڵام ئێستا ژمارەی ئەو کەسانش کەم بووەتەوە کە ئامادەن مەڕ بە خۆڕایی وەربگرن. کۆمەڵی گۆشت و ئاژەڵداری ئوستورالیاش دەڵێت پێشبینی دەکەین ژمارەی مەڕ لە وڵاتە سێهێندە زیاد ببێت و ئوستورالیا ببێت بە وڵاتی مەڕەکان.